پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی دەکەین بۆ پەسەندکردن و کاری جددیش لەسەرەوە دەکەین کە لە باڵاکان هەتا ئاسی بەڕێوەبەری گشتی کاری لەسەر بکەین دەرماڵەکانیان ڕێک بخێنەوە بڕێکی لێ ببردرێ بدرێت بە هێزی پێشمەرگەی کوردستانەوانەی کە موچیان کەمە. دیارە پاش دراسەیەکمان بۆمان دەرکەوت ئەگەر ئەو پرۆژە ئیسلاحی کە ئێمە هەمانە بۆ زانیاریتان سەرجەمی موچەی پلە تایبەتەکان لە بەڕێوبەری گشتیەوە بۆ وەزیر و پەرلەمانتار بەوەی خانەنشینەوە بەوەی دەوامەکان نزیکەی ملیارێ بۆ ملیار و نیوێک ئەتوانین بگەڕێنینەوە ڕەنگە ئەمە نەتوانێت هیچ لە دۆخەکە بگۆڕێت بەڵام ئێمە پێمان وایە ئەم چاکسازیە بێت لە پەرلەمانتار و وەزیرەکانەوە دەست پێ بکواتە ئەبێ ئەمە هەنگاوی یەکەم بێت هەنگاوی دووەم ئەوەیە کە پێویستە کۆمەڵک چاکسازی تر لە بواری ئیداری و مالیا بکرێت لەوانە بە دامەزراوەیکردنی سێکتەری نەوت بە دروستکردنی سێ کۆمپانیا و سندوقی داهاتی نەوت ڕێخستنەوەی داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ بە شێوەیەکی باشتر پیاچوونەوە بە خانەنشینەکان بە شێوەیە گشتی ئەوەی بە ناقانونی بۆی کراوە لە چوارچێوەی یاسا ڕێک بخرێتەوە دوو موچە و سێ موچە ڕێک بخرێتەوە کێشەی ئۆتۆمبیل و بەکارهێنانی و لێرەشەوە داوایەکمان هەیە لە بەڕێز سەرۆکی حکومەت و وەزیرەکان بۆ ئەوەی ئەم چاکسازیە ڕیشەیە دەست پێ بکە هاوکار بن بێنە پەرلەمان لە جەلسەکانی پەرلەمانە گفتوگۆی زیاتر و تێر و تەسەلتر لەم بارەوە بکەین. ئەم پرۆژە یاسایە بە دوای ئەو پرۆژانە کە حکوومەتی هەرێم تەقدیمی کردووە بۆ چاکسازی یارمەتیدەر دەبێتن بۆ حکوومەتی هەرێم کە بتوانین داهاتێکی باشتر کە بەکەمکردنەوەی ئەو موچە داهاتێکی باشتر بۆ حکوومەت بگەڕێتەوە بەوە کە حکوومەتیش بتوانێتن لە ئەو پرۆژانە بەتایبەت ممکنە تاثیر نکاتە سەر زیادکردنی موچەی هاوڵاتیان بەڵام تاثیر دەکاتە ئەو حکوومەت بتوانێتنە پارە بەکار بهێنێت بۆ پرۆژەکانی دیکە داواش دەکەین کە حکوومەت لەو پرۆژە هاوکارمان بێت. سپاس.